ئێستا ئەو دەنگوانە کە لەسەر ئەو کلیپە بڵاوکرانەوە من لە گوندەچی کردمان بەناوی گەرەوان لە ناحیەی بابن لە قەزای ڕواندز لەوێن دەرنزیکە باشە ئەو گوندە بەخۆی شێوەکەی هەڵکەوتووەکو ناوچەی هەورامان شێوەکەی زۆر جوانە باشە خانەوەکان لەسەرێکە بابلەمەکو گردێک هاتۆتە خوارەوە یەکەمین ماڵ کە بیگەیە باشە مزگەوتێکە ئەوە هەر یانی لە شێوەی ماڵ چاکراوە باشە چکە گوندەکە بچووکە ئەو مزگەوتە يعني یەکەمین شوێن کە بیگەیە ئەو مزگەوتە ئەمەش مزگەوت وەکو ئەمینترین شوێن وەکۆش کە ماڵی خوایە وەکو حەسانەوە بەکارمانهێنا حتا هەم کوڕەکان هەم ئەو دووکچە مۆدێلەش کە عەرەب بوون کە نەشیان دەزانی مزگەوتە باشە چکە هیچ شتێکی پێوە دیار نییە کە مزگەوتە بەکارمانهێناوە وەکو حەسانەوە لە باکستیج یەک لە گەنجانە کە لەوێن دەرئامادە بوون پارچە ڤیدیۆکی بچووکیان بڵاو کردەوە کە گوایە کلیپەکە لە مزگەوت کراوە ئەسڵەن کلیپەکە گۆرانێکی شادە هیچ پەیوەندێکی بە مزگەوتوە نییە و لە کەنەما حەڕەمی مزگەوت یعنی خەتی سۆرە بەزاندنی کللتورە ئاینی و دابوونرێتە ئاینەکان خەتی سۆرە من بەخۆم لە عایلەکی تاو ئاینم هەر مامم دەمکوژی بزانی شتی وا قەت لە گۆڕنیە بەخۆ میزانێکی نوێشکەرم و هەموو برادەرەکانشم دەزانن و عایلەمیش دەناسن ئەو شتە زۆر دوورە لە ڕاستی بەسیدی بەخۆ زانانی سوشال میدیا بێ ڕەحمە ئەدی هەر لەوانێ لەسەر ڕسمەکی بڕیار بدە خەڵک